ئازیزان، وەکو لە لێدوانەکان بینیمان، هەر خەڵکە و هەر کەسە و کۆمەڵێک مامۆستا و چەند مامۆستایەکی تایبەت و خۆشەویستی هەبوو کە بە درێژایی ژیانی نەیانتوانی بوو لە بیری بکەن. بێگومان ئەمەش کۆمەڵێک هۆکاری هەیە. یەکێک لە هۆکارەکان تێگەیشتن لە دەرونی قوتابیەکە لە هەر ئاستێک بێ باشترە و پێویستە مامۆستایان لە هەر ئاستێکی خوێندندان لە دەرونی قوتابیەکانی خۆیان تێبگەن و بیان ناسن چ جۆرە شێوازێکی قسەکردن لەگەڵیان دەگونجێ، چ جۆرە شێوازێکی وانەگوتنەوە لەگەڵیان دەگونجێ، چ جۆرە شێوازێکی ڕەفتارکردن لەگەڵیان دەگونجێ. زۆر گرینگە کە مامۆستایان ئەم شێوازە شارەزا بن بۆ ئەوەی لە دەرونی قوتابیەکە تێبگەن و ببن بە مامۆستایەکی خۆشەویست و نمونە لە ژیانی ئەم قوتابیانە. هەندێک مامۆستا هەیە بە باشە دێنەوە خەیاڵمان و هەندێکیان هەیە بە خراپە دێنەوە خەیاڵمان. ئەمە نمونەیەکە کە پێویستە لەسەری بوەستین و پرسیارێک لێرە دروست دەبێت ئایا ئێمە چی بکەین بۆ ئەوەی ببین بە نمونەی مامۆستا باشەکان و لەبیر نەکرێن و هەردەم لە یادی خەڵکو و قوتابیەکانماندا بین. خاڵێکی زۆر گرنگەیە پێش ئەوەی ئێمە ببین بە مامۆستا پێویستە خۆمان وەکو تاک پەروەردە بکەین، وەکو زۆر بابەتی پەروەردەی خۆمان هەیە کە وەکو پەروەردەکردنی خۆت، پەروەردەکردنی لایانی ئەخلاقی و ڕۆشنبیر و زۆر بابەتی تر. و پاش پەروەردەکردنی خۆمان گرنگە زۆر کە خۆمان پەروەردەکەین وەکو مامۆستان. دوای ئەوەی کە خۆمان پەروەردەکرد وەکو خودت پاشان وەکو مامۆستا خۆمان پەروەردە دەکەین لە ڕووی زانیاری و زانست و تێگەیشتن لە دەرونی قوتابیەکە و هەبوونی کەشێکی ئارام لە ناو پۆلەکە و لایەنێکی تریش هەیە کە بەکارهێنانی ماتریاڵ و هەندێک بابەتی ترە کە قوتابیان چێژ لەوانەکە وەردەگرن. خاڵێکی زۆر گرنگی تر هەیە کە مامۆستایان پێویستە جلوبەرگێکی پاک لەبەر بکەن بۆ داوام و بۆ شێوازی بۆ ناو کاتی وانەوتنەوەیان و هەبوونی بۆنی خۆش. با پێتان بڵێم لە ڕێگەی ئەزمموی خۆم و لە ڕێگەی ئەزمموی زۆر مامۆستاوە دەزانم کە زۆر مامۆستا هەیە شێوازی وانەوتنەوەیکی زۆر خۆش و زۆر باشیان هەیە، بەڵام لەبەر هەبوونی بۆنێکی ناخۆشیان لەبەر هەبوونی جلوبەرگێکی پیسوک کە گونجاو نەبێ بۆوانەکە ئەمە لای قوتابیان پەسەند نابن. خاڵێکی تر هەیە کە کاتێک ئێمە خۆمان پەروەردە کرد وەکو خود و خۆمان پەروەردە کرد وەکو مامۆستا زۆر گرینگە حەز و توانای وانەگوتنەوەمان هەبێ لای قوتابیەکان بۆ ئەوەی بە شێوازێک وانە بڵێنەوە کە هەم خۆمان چێژ وەرگرین، هەم خۆمان توانامان هەبێ، هەم قوتابیەکانیش لێمانەوە فێر بن. خاڵێکی تر هەیە کە زۆر گرینگە ئێمە لە دووشت تێبگەین. یەکەمیان تێگەیشتن لە ئەرک و بەرپرسیارەتی خۆمان وەکو مامۆستا، دووەمیان تێگەیشتن لە دەرونی قوتابیەکە لە هەر تەمەنێکدا و لە هەر ئاستێکدا منداڵە هەرزەکارە هەر چەند ساڵێکە لە تەمەنیدا. خاڵێکی تر زۆر گرنگە مامۆستا قوتابی وەکو مرۆڤ ببینێ پێش ئەوەی وەکو قوتابیە زیرەکە کە بە زمانی خۆمان دەڵێ قوتابیە زیرەکەکان قوتابیە تەنبەڵەکان قوتابیە هاروهاجەکە بەم شێوازە نەگونجاوەنە. پێویستە مامۆستایان پێش هەموو شتێک پۆلەکەی گروپەکەی وەکو مرۆڤێک ببینێ وەکو مرۆڤێک ڕێزی لێ بگرێ، وەکو مرۆڤێک ڕەفتاری لەگەڵ بکە، نەکەوەی کە بڵێ ئەمە زیرەکە ئەمەش هاروهاجان ئەمەش ئاستی زیرەکەی نزمە، کەواتە پێویستە لێرە ڕەچاوی ئەمە بکەین. خاڵێکی تر هەیە کە مامۆستایان پێویستە بەشداری بە قوتابیەکانیان بکە لە ناو پۆلدا و دەرگای گفتوگۆکردن بکەنەوە و دەرگای بەشداریکردن و ڕاهێنان و چاڵاکی و گوێگرتن بکەنەوە. ئەم خاڵە زۆر گرنگە کە لەسەری بوەستین مامۆستایان پێویستە گوێگرێکی باش بن. ئێمە تێگەیشتێکی هەڵەمان هەیە دەڵێن کە مامۆستایان تەنیا پێویستە قسەکەرێکی باش بن. لە پەروەردەی ئێستادا کار لەسەر ئەوە دەکرێت کە قوتابی سنتەر بێ، مامۆستاش گوێگرێکی باش بێ، زۆرترین کاتی ناوپۆلەکە قوتابیان یاری بکەن، ڕاهێنان بکەن، بەشداری وانەکە بکەن، ئەگەر یاری و ڕاهێنان و چاڵاکیشی تێدا نەبێت قسە بکەن. و خاڵێکی تر هەیە بۆ ئەوەی ئێمە ببین بە مامۆستایەکی نمونە لە لای خەڵکو و دوای چەندین ساڵ هەر لە بیری ئەو خەڵکە بمێنینەوە. ئەویش ئەوەیە کە زەردەخەنە بکەین بەڕووی قوتابیەکانمان و قسەی ئەرێنیان بۆ بکەین و ئامۆژگاریان بکەین و ڕێنماییان بکەین کە تاوەکو کۆتایی ژیانیان لە بیری نەکەن و سوودیشی لێوەربگرن. کۆتا خاڵ کە پێویستە قسەی لەسەر بکەم ئەویش ئەوەیە کە ئێمە پیشەکەی خۆمان خۆش بوێ و ئەرک و بەرپرسیارەتەکەمان خۆش بێ بۆ ئەوەی قوتابیەکانیش لە ئەرک و بەرپرسیارەتیمان تێبگەن و چێژی لێوەربگرن و بەگشتی چێژ لە هەموو ئەو وانانە وەربگرن کە ئێمە دێڵێنەوە.